وەک تاکی کورد وەکو هەر تاکێکی ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگەشتی لەبەرەوەی ئەمە کۆمەلگایەکی زۆر دواکەوتومانەیە لەبەرەوەی ئەمە کۆمەلگایەکمانەیە ینی لە هەموو کایەکانەوە کێشەمانەیە لە هەموو کایەکانەوە پێش ناکەوین زەرورە بخوێنینەوە دواتر چی ئەخوێنینەوە گرنگە بخوێنینەوە من بۆ پێی خۆم بەشی مێژووی سانکۆی سلێمانیم تەواو کردووە بەشێکی زۆری کتێبخانە با بڵین کتێبەکانی ناو کتێبخانەکەم مێژوویەوە خۆم لەپاڵ ئەو بەشە مێژوویە خولیاکی زۆر تایبەتم هەیە بۆ ئەدەب وە بۆ ڕۆمانە جیهانیەکان بۆ بەشێکی نووسەر بەناوبانگەکان و بەردەوام پێم باشە کتێبێک بخوێنینەوە کە کاریگەری لەسەر ئێمە بەجێ بێلێ بۆ کۆمەڵگەی کوردی من خۆم لەگەڵ ئەوەی کە خوێنەرێکی زۆر باشی ڕۆمانە ئەوروپیەکانم و کتێبە ئەوروپیەکانم بەڵام ڕخنەیەکی زۆر ئەوەمەیە ڕخنێکی با بڵین بچووک با بڵین لە کتێبخانە بچووکەکانی خۆ با بڵێ گەورەکانی خۆمان بە شێوەیەک خەریکن قەڵەمی کوردی قەڵەمی گەنجان پشتگوێخن لە پێناو کۆمەڵە کتێبی بەناوبانگی جیهانیەکە لە کاتێکە ئەم کتێبانە ڕاستە کتێبی جیهانین ڕاستە بۆ زۆر بابەت وەرگێڕان ڕاستە بۆ زۆر زمان وەرگێڕان وەڵام بۆ کۆمەلگایەک نووسراوە سە بۆ نمونە تۆ کتێبێکی پاولۆ کۆیلۆ خوێنیتەوە بۆ کۆمەلگایەکی بەرازیلی نووسراوە ڕاستە کۆمەڵێک کایە هەیە مرۆڤبوونە ئەتبەستێ بۆ بەڵام شتێک ناکاتە سەر خەرمانی تۆ بۆ کۆمەڵگەی گرتی لەبەرەوە من پێم باشە یعنی هەتا ئەتوانین کتێبە کوردەکان بخوێنەوە دواتر بچینە سەر جیهانیەکە مێژووی ئێمە میلەتێکین هەتا ئێستا سوودمان لە مێژووی خۆمان وەرنەگردووە ئەوەی لە جەنگی چاڵدێرانە ڕوویداوە ئەوەی لە میرنشینەکانە ڕوویداوە لە بینی تەریقەتەکانە ڕوویداوە کە هەمیشە دژایەتی یەکمان کردووە هیچ کات دەستمان لە ناو دەست یەک نەبوو بۆ پێگەیشتنی کۆمەڵێشێت بۆ دروستبوونی کایەکی سربەخۆ بۆ زمانێکی سربەخۆ ئەمڕۆ دوای تێبەڕبوونی چەندان ساڵ ئێمە هەمان مێژوو دووبارەکەینەوە ئەمڕۆیە شادان بە یەکانانین یەکێک لەو خاڵە لاوازانی کورد هەیەی نەبوونی ئەو سوودوەرگرنەیە لە مێژوو ئێمە مێژوومان ڕۆژانە دووبارە بێتەوە بەڵام بە دیوێکی تر و لە کاتێکی ترا بۆیە زەرورە هەر تاکێکی کورد هەر کۆمەڵگەیەکی کورد هەر خێزانی کورد شارەزایەکی تەواوی لە مێژووی کووردا بێ بۆ ئەوەی لە ڕابردووە بە سەرمان هاتووە دووبارە نەبێتەوە ئەدەبی لایەنێکی ڕۆحانیە ئەدەب ئەتوانێت بگاتە هەنێ شوێنی ڕۆح کە هیچ کەسێ نایگاتی ئەدەب هەتا شوێنە تاریکەکانی ژیانی تۆ ئەڕوا زۆر کات تۆ کە بە تەنهای تەنها ئەدەب فریان ڕەستە زۆر کات ئەدەب تاکە هاوڕێی تۆیە لەبەرەوە من لەپاڵ ئەوەی کە با بڵێم پسپۆرەکەی خۆم بەشی مێژووە کتێبێکی شمەی لەو بارەیەوە ئەدەب من مرتاحەکەوە لەگەڵ ئەدەب ئاسوودە من وەڕاستی بە لە هەموو بوارەکانە کتێب خوێنێتەوە مطالعەم کردووە بە تایبەتی لە علم النفس و ئەدەبیاتی ڕۆمان و جاجارێکیش خۆماوە لە قەرەی فەلسەفە جا مرۆڤ دوو بعدی هەیە بعدێکیان واقعیە و بعدێکیان حەقیقیە بعد واقعی ژیانە کە تۆ بە دروستی کە بینای ژیان دروست کە بە خماڵ و مناڵ و بە خانوو و بە ژیان و بە کاسبیەوە بعدی حەقیقی تۆ لە ناختایە ئەوە بەس کتێب دروستیەکە مرۆڤ پێویستە ناخی خۆی دروست کە هەر بە مطالعە و بە خوێندنەوەیەکی زۆرە بێ ئینسان نابێت بخوێنێتەوە بە خاتری کە بڵێ خوێنیوێتەوە ئەبێ ئینسان بخوێنێتەوە کە ناخی خۆی دروست کات و ناخۆشیاری خۆی پڕکە لە زانیاری و ئیسپادەی لەکەی هەمیشە خوێندنەوە ئیسپادەی هەبوو لە هەر کۆمەلگەیەکە کتێب خوێندنەوەی تا بوو بێت و خوێنەری تا بوو بێت کۆمەلگەیەکی پێشکەوتوو بێکێشە بووە من زیاتر ویستمە ئیسپادەی لەکەم بۆ کارەکانی خۆم بۆ ئایندەی خۆم وەکو بۆ نووسین بۆ چیرۆک نووسین بۆ سیناریۆ ئیسپادەم لەکرد بە تایبەتی ئەریک فرۆم بڕا ناکەم خەڵک لێرە ئەریک فرۆم بخوێنێتەوە بەس ئەریک فرۆم گەورەترین سەرمایە بۆ خوێندنەوەی کە بزانی مرۆڤ چییە و چۆن ئەتوانی بینایە لە مرۆڤ دروستکەی لە ڕۆمانێکە یا لە چیرۆکێکە یا لە سیناریۆیەکە باشترین ئەوانەی کە من ئیسپادەم لێکردووە لە کتێبەکانیان وێلدۆرانتە وێلدۆرانێکێکە لە نووسرە گەورەکان ینی هەموو زانارەکان تیاتێ بیەوەی بە هەزار کتێب بەدە کتێب پێ دەڵێت دنیا چی بۆ چۆن بۆ چۆن نیە ئەڵبەتە من هەمە چەش ناخوێنمەوە بەڵام بە تەحدید ئەوەی کە من خۆم حەزم لێوێت ڕۆمانی فەلسەفیە ینی ئەچێتە بە قاڵبی ئەدەبیاتی فەلسەفیەوە زیاتر من حەزم لەو بوارێ هەموو خوێنەرێک هەموو شتێک ئەخوێنێتەوە یان هەیە بیزاد هەندێک بابەت دەخوێنێتەوە بەڵام ئەوەی کە نزیکە لە ڕۆحتەوە یان ئەوەی کە نزیکە لە شخصەتی خۆتەوە هەڵبەتە تۆ زیاتر بەرەو ئەوواچ یان حەزت لەو بابەتانەیە سا بۆ نمونە من بە حکمەوەی کە ماوەیەکی زۆرە کتێبە فرۆشم هەنێک لە خوێنەرەکان یان ئەوانەی کە مامۆستای جامیعان یا ئەوانەی کە بیزاد اختصاسەکەی خۆی ئەخوێنێتەوە کە بەڕاستی ئەمە پێی ناوترێ خوێندنەوە بۆ نمونە هەیە لە یاسا خوێنێ بەس کێوی یاسایی قبوڵەکە کە ئەمە بەڕاستی ئەمە ئیسفادە ناگەێنێ بە مێشکی ئەو تاکە ئیسفادە ناگەێن پێی ناوترێ خوێنەری ڕاستەقینە خوێنەری ڕاستەقینە بێ هەمە چەشنە خوێنێتەوە و لەگەڵ ئەوەشە اینجا اختصاسەکەی خۆی کە حەزی لە چی بوارێکە هەڵبەتە مستەماعی کوردی
تۆزێک لەوەیە جیاوازیمان هەیە لەگە گەلانیکەیە ئێمە تۆزە ئەنانین ینی با ئەو ڕاستیە بڵین بۆ نمونە مامۆسای جامیعەمان هەیە بە تەلەبەکانی وتووە ئەو پرسیارانەی کە ئەو بابەتانی کە من پێتانڵم تەنها سعی لەوەیەکەن بۆتان نییە لە خارجی ئەم نیتاقە بچن خوێنەوە کە بەڕاستی ئەمە وا لە مێشکی قوتابیانەکایە وا لە مێشکی خوێنەرەکە تەسک بێتەوە کە تەسکیش بۆ ناقەشەی لەگەڵ کە ناوی دوو کتێب نازانێت تەنها ئەو کتێبانە نەبێت کە لە منهەجا خوێنێت کتێب هەمیشە هاوڕێیەکی گشتی منە هاوڕێیەکی هەمیشەی منە بۆە بە خۆراکی هەمیشەی ڕۆژانەی ئیسماعیل تاڵەبانی کتێب دنیایەکی جوانە کتێب دنیایەکە کە ئەتوانێت لە خەڵکانی ئاسایی جیامان بکاتەوە من هەمە چەشنا خوێنمەوە هەموو بابەتەکان خوێنمەوە زیاتر بابەتی ئەدەبی و مێژووی و زیاتر بابەتە فەلسەفیەکان پێم خۆشە هەموو ئەو کەسایەتیانە کە خاوەنی ناخێکی جوانن و ئەو ناخە جوانی خۆیان نەخەنە سەر پەڕی کاکەس بەسەریان بکەمەوە کتێب هەمیشە هاوڕێی هەمیشەی من بووە و خوێندنەوە میشە دەولێکی کاریگەری هەبووە بۆ نووسینی دقێکی جوان من هەمیشە وتومە گرنگ نییە خوێنەر نووسەر بێت چکە خەڵکانێکمانێت چەندین ساڵا خوێندنەوە و دەڕێکیان نییە بەڵام زۆر گرنگە لە هەمان کاتە نووسەر خوێنەر بێت بۆ باگراوندێکی سەقافی و معریفی بۆ ئەوەی کە شارەزا بێت لە کللتور و عادەت و نووسینی دنیای دەرەوەی خۆی من وەکو خۆم لە بواری ئەدەبیا کار دەکەم وەک پێشتر ئاماژەم پێدا خوێندنەوەی کتێب بۆ من خۆراکە من لە کەسانێکی ئاسایی جێ ئەکاتەوە و وەک پێشتر پێم وتی خوێندنەوە لای من دەورێکی کاریگەری هەیە بۆ نووسینی دقێکی جوان مرۆڤ ئەکات بە ئەرشیفی وشە و مرۆڤ ئەکات بە بانکی وشە بەدڵ لەو باگراوندە سەقافی و معریفەیە کە بۆ ئێمەی خوێنەر و بۆ ئێمەی نووسەر سنوورداری ئەکات من لە خۆشەویستی و پیرۆزی کتێبە وێنەی کتێب هەمیشە لەلامە و وێنەی کتێب هەڵگرتووە لای خۆ. جیهانبینیمی گۆڕیوە دنیابینیمی گۆڕیوە میرەبانی کردوم کارێکی کردو من حەز لە ئازادی کەم لەگەڵ فکری ڕێهایە بم ژیانی من پەیوەستکە بە دنیای دەریشەوە عنی من لە ناو وڵاتی خۆمایە لە کوردستانە نەبم من بەهۆی خوێندنەوە ئێستا زانم بەریتانیا چۆنە فەرهەنگی ئەمریکا چۆنە بەرازیل چۆنە و ئەوروپا بە تایبەتی رووسیا کە دۆستۆفسکی و بە چخۆف و گوگڵ و پوشکنی تایە معنی ئەمانە هەمووی معلومات و زانیاریم بۆ من بڵم لە هەفتەیەکە دەپەڕە ناخێنەوە ئێستا چکا بەڕاستی خوێنمەتەوە زۆرم خوێنێتەوە من جاری وا بووە 2 مانگ نەچمەتە دەرەوە ماڵەوە 50 کتێبم لا بۆ خوێنمەتەوە و ئێستا فرسەتی ئەوم نییە بەهۆی مەشقەڵی کار و کاسپی و ئیشی دەرەوەی وەزیفەکەم کەمتر ئەتوانم بخێنم بەس هیوادارم بتوانم دەفەتێکی زیاتر بخێنەوە بم چکا بەڕاستی خوێندنەوە پێویستە تەمەن و کات و زمانی نایە خوێندنەوە هەمیشە پێویستە لەسەر مەرگیشە ڕەنگە کەسانێکی وەکو من جیاوازتر بێت لە کەسانێک بەهۆی کۆمەڵێک تێزاماتی ژیانی ڕۆژانەی من ئەتوانم بڵێم کاتەکانم دابش کردەوە کاتم بۆ مناڵەکانم دابش کردووە کە گەمەیان لەگەڵدا بکەم کاتم بۆ خێزانم دابش کردووە کە عیشق و خۆشەویستی لەگەڵا بکەم و کاتشم بۆ ئەوە دابین کردووە کە ڕۆژانە چەند سەعاتێک بۆ کتێبخانە و کتێبەکانی خۆم بەسەر بکەمەوە و هەمیشە سەردانی ئەو
کتێبانم کردووە کە وەک ئەرشیفێک لەلایەن دۆستان و دەوروبەرەوە پێم بەخشراوە یاخود خۆم پەیدام کردووە بەڵام ئەتوانم بڵێم بەسەرکردنەوەی کتێبەکان لای ئیسماعیل تاڵەبانی زۆر گرنگە زۆر جیاوازە چکە من وەک ئیسماعیل تاڵەبانی خۆم ئەزانم دەست ئەبەم بەچبوو بۆ چی کتێبێک و لە دەرگای چی ماڵێک دەدەم و میوانداری چی کتێبێک دەکەم وە چی کتێبێک بەسەر کتێب عالەمێکی زۆر تایبەتە کتێب خۆراکی مێشکە وەکو چۆن ئینسان ڕازاکە پێویستی بە ڕازێ پێویستی بە خوێندنەوەی بۆی مێشکی لە کار نەکەوێت چکە مێشکیش هەمیشە ئەبێت لە جوڵەیە بێ و هەمیشە لە بیرکردنەوەی بێ سوودی کتێب یا سوودی ئەو بابەتانە ئەوەیە کە تۆ هەمیشە وا لە مێشکێ بکەی بجوڵێ یان کاردانەوەی هەبێ بەرامبەر بە شتەکان هەڵبەتە منۆکو خۆم کاڵم ڕۆمانی فەلسەفی خوێنمەوە ڕۆمانی فەلسەفی چی سوودێکی بە من گەیانووە ئەو سوودەی بە من گەیانووە کە هەمیشە لەگەڵ ئازارەکانی ژیانە کە تۆ ڕۆژانە تووشی ئەوی یان ئەو کارە ساتانەی کە هەموو ئینسانێ تووشی ئەبێ خوێنەری جددی یا خوێنەرێکە ئیسفادەی لە کتێب کردوێ جیاواز تەعامل لەگەڵ ئازارەکانەکە یا جیاواز تەعامل لەگەڵ خۆشیەکانەکە بۆ نمونەگەر کەسێکی خوێنەر سەفەر بکە لەگەڵ کەسێک کە هیچی نەخوێنێتەوە لەو کاتەیە بۆ دەرەکەوێت کە ئەم دوو کەسایەتی چ جیاوازیەکیانێ جیاوازی ئەرز و ئاسمانیانێ ئەوەی کە خوێنوێتەوە ڕوویایەکی زۆر جوانی هەیە بۆ گەشتەکەی ئەوەی کە نەیخوێنێتەوە وەکووە لە ئاسمانە فڕێ بیتە خوارەوە نازانێت هیچ لە مەسەلە تێناگا لێرا بۆشت دەرەکەوێت کە پارە و مادە هەموو شتێک نییە بۆ ئینسان کەواتە کتێب ضرورەتی خۆی هەیە و هەڵبەتە ئیسفادە و سوودی زۆر باش سوودەکەی زەرورە کە تۆ شتێک ئەخوێنیتەوە کتێبی دو سەپەڕەیە خوێنیتەوە شتێک بچێتە سەر خەرمانی تۆ ینی ناکرێت تۆ کۆمەڵە کتێبت هەبێ بەداخەوە زۆرێک وەک جوانتر بەڵام زۆرێک لە سیاسەکانی مە کاتێک کە چاپێکەوتنێکیان لەگەڵاکەی کتێبخانێکی گەورە و گران لە پشیانەوە بەڵام کاری پێ ناکەن سوودەکەی ئەوەیە من بەیانی لە ڕێگەی ئەم ئەدەبەوە لە ڕێگەی ئەم مێژووە بتوانم هەر هیچ نەبێ کاریگەریم لەسەر خێزانەکەی خۆمە بێک ئەو غەڵەتانەی کە پێشتر کردومانە و ئەو غەڵەتانەی کاریگەری لەسەر دراوسی و خێزان و کۆمەڵگا دروستەکە لەسەر ئێمە دروستی نەکەوە بتوانانی بە بڕیارێکی دروستتر بڕیار بن وڵی بەپێی کاتە خۆتە زانی ئێمە هەمومان ئیشی سەرەکیمانەوە ئەبێ لە پاڵ ئیشە سەرەکیەکەمانە کاتێکی تایبەت یاخود کاتێکی بچووک بۆ خوێندنەوە دانین من ئەگەر بەڵێم لە ناوەندیەوە لە خوێندنەوە دانەبڕاوم نابێ بە درەوە بەڵام کاتی دیاریکراو نیە بەڵام هیچ ڕۆژێک نیە ئەگەر پەڕێکیش بێ نەخوێنەوە. من وەکو خۆم وەکو خۆم باز لە خۆم بکەم لە ڕابردووە زیاتر مەخوێنەوە بەڵام ئێستا ڕاستی پێت بڵام ئێستا کەمترە خوێنەوە لە ڕۆژێکە چکە بە حکمی هەندێکیشی تایبەت و ئەوانە لە ڕۆژێکە سعات و نیوێک ئەخوێنمەوە ینی ئەوەندا ئەخوێنمەوە و کاتیشم بۆ داناوە هەڵبەتە لە کەسێکەوە کەسێک فەرقەکە هەیە تەنها شەوان نەتوانێت بخوێنێتەوە بەڵام من کاتم بۆ نییە جاری وایە لە پاسا خوێنمەوە جاری وایە لە مەکتەبەکەی خۆمان زۆر کات دەخوێنمەوە خوێندنەوە ئەوەی بە من بەخشی کە تاچێکی جیاواز بوو هەڵبەتە هەموو شتێک لایانی سلبی و ئیجابی هەیە کتێبیش با ئێمە ڕازگۆ بین لایانی خراپەشی هەیە ینی بۆ نمونە تۆ ئەگەر خوێنەرمان هەیە هەموو ژیانی بووە بە نەزەری دوجار تۆ بیرت بێ کە کتێب نەزەریە ینی کتێب ئەوەیە لە بەردەستایەک و کەتەلۆچێک بۆ ژیان
چەندێک تۆ ئەخوێنیتەوە بێ ئەوە نەژی سفادەی لەکەی بۆ حیاتی خۆت یعنی بۆ ئەوی کە حیاتی تۆ جیاواز بێ هیچ نەبێ حیاتێکی باش بژیت کتێب ئەوەی بە من بەخشیوە کە ئاسوودە بم لەگەڵ ناخی خۆمە لەگەڵ ویشتانی خۆمە ئاسوودە بم مرتاحم بۆ هەڵسوکۆتەی کە خۆمەیکەم مرتاحم کە ڕێز لە تۆ گرم کە من ڕێزم لە تۆ گرت ناچاری تۆ ڕێز لە من بگریت کتێبەوەی بە من بەخشیوە کە ئاسوودە بم یعنی بۆ منە هەندێکات من لەگەڵ کتێبەکانە ئەچمە دارستانە جەنگەڵەکانی بەرازیل لەگەڵ کتێبەکان ناچمە شەقامەکانی پاریس بۆ ئێمەی گەنج بۆ منی گەنجێکی ڕۆژهەڵاتیەوە بە تایبەت کورد ڕەنگە نەتوانم زۆر بێخەونەکانم بێنمەدی ئەوە لە ڕێگەی کتێبەوە لە ڕێگەی خوێندنەوەی ئەدەبیەکانەوە لە ڕێگەی ڕۆمانەکانەوە ئەتوانم شەقامەکانی تورکیا بگەڕێم ئەتوانم بزانم لە شەقامی شانزەلیزێ لە پاریس چییە گوزەرەیە بزانم لە جەنگەڵەکانی بەرازیل چی هەیە کتێب ئەمانی بە من بەخشیوە کە زۆر هەستی پێکەم کە هاوڕێیەکەمە لە تەمەنی خۆمایە کتێب ناخوێنێتەوە ئەو دنیابینیی منی نییە ئەو داهاتوو بینیەی منی نییە ئەو ویژدانی منی نییە لەبەرەوە زۆر ئاسوودەم کتێب زۆر شتی بە من بەخشیوە کتێب چێژی بە من بەخشیوە کتێب شارەزای کردوم لە دنیای دەرەوەی خۆم لە مێژووی دەرەوەی خۆم کتێب توانیومێتی هەندێک لەو کردارانە یاخود لەو کارانی کە لە ڕابردووە هەم بوو بێت ڕەنگە ئێستا ئەو کار و کردەوانم فرێدا بێت کتێب توانیوێتی ئیسماعیل تاڵەبانی بکات بە مرۆڤێکی هێمن بە کەسایەتیەکی جوان و توانیوێتی ئیسماعیل تاڵەبانی لە کۆمەڵێک پرسیاردا ڕوبەڕووی کۆمەڵێک پرسیار گەل ببێتەوە کتێب توانیوێتی زۆر شت بە ئیسماعیل تاڵەبانی ببەخشێت هیوادارم کتێب لە هەموو ماڵێکدا بوونی هەبێ و هەمومان ببین بە خوێنەرێکی سەرسەختی کتێب چکە ئەوە کتێبە لە دواییدا هەمومان فێرەکات ژیان مانای چییە سروشت مانای چییە خۆشەویستی مانای چییە وڵات مانای چییە پیرۆزی نیشتیمان مانای چییە مرۆڤایەتی مانای چییە کتێب معرفە داهاتێ کتێب ئاکار داهاتێ پێڵ ئەخلاق کتێب پێ دەڵێ کە خەڵک چۆن تماشا بکەی خەڵک چۆن هەڵسەنگێنی چۆن لەگە خەڵکا باش بی لەگە بەرامبەرەکەتە چۆن چاوەڕانکەی تۆ شتی پێ بێ بۆ کۆمەڵگەکە و وەلا ئاخر ئەگەر سوود نەبێ بۆ کۆمەڵگەکە و زەرەر لە کۆمەڵگەکە و نەی بەڕاستی خوێندنەوەی کتێب مرۆڤ ئەگۆڕێ مرۆڤ لە وەحشێتی یا لەو بوونە سروشتەی کە هەیە تێنە دەرەوەی کە بە بوونێکی مرۆڤانە یعنی بە عەقڵی مرۆڤ بڕی تەکمیل تەکات و تەواو تەکات وەک مرۆڤ بکەیتەوە نەک وەکو بوونەوەرێک یا وەکو کەسێک کە لە سروشت هاتوێتە دەرەوە خارج لە سروشت شتی فێرەکە ئەوەش ئەزمموی مرۆڤەکانی پێشتووە کە بوون بە نووسەر بوون بە فەیلسوف بوون بە ئەدی بوون بە عالمی دەرونی ئەمانە هەمووی سوود بە تۆگەن ئەزمونەکانی خۆیان بە تۆگەن تۆش ئەبێت چاک بیخۆیت خۆراکیان